ئێرە رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە رادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی دەبێت دەست بەجێ ئازاد بکرێت. هەروە فابیان مۆلێنا لە بەردەوامی قسەکانیدا ئاماژەی بەوە کرد ڕێبەرۆجەلان ڕێبەری گەلی کوردە و دەشڵێت بانگەوازەکەی بەڕێزۆجەلان هەم بۆ هەرێمەکە و هەم بۆ کۆمەڵگەی تورکیا دەرفەتێکی ئاشتی و دیموکراسی هێناوەتە ئاراوە. دەشڵێت دۆخی ئەوە نیشان دەدا کە پرسی سیاسی با ڕێبازی فشار و زۆرداری چارەسەر ناکرێت. هەر بۆیە با تێڕوانینی من چارەسەری هەمیشەی پرسی کورد لە پەرژەوەندی دەوڵەتی تورکدایە. لە کۆتایی قسەکانیشیدا مۆلێنا ئاماژەی بەوە کرد کە لە پێش بانگەوازەکەی ڕێبەرۆجەلان ئەرکی کۆمەڵگەی مەدەنی لا تورکیا و کۆمەڵگەی نێونەتەوەی ئەوەیە کە حکوومەتی تورکیا هان بدات کە پرسەکان با شێوەیەکی دادپەروەرانە ئاشتیانە چارەسەر بکات. باسی لەوەش کرد نەک تەنها سویسرا بەڵکو هەموو کۆمەڵگەی نێونەتەوەی بەرپرسیارەتی ئەوەی لەسەر شانە کە داوا لە تورکیا بکات بەرپرسیارەتی خۆی لە چوارچێوەی یاسا نێونەتەوەیەکاندا جێبەجێ بکات. لە کۆتاییشدا مۆلێنا ڕایگەیاند بڕیاری یەکێتی ئەوروپا بۆ هێشتنەوەی پەکەکە لە لیستی تێرۆردا بێمانایە و خزمەت بەو بڕیارە ناکات. لە دانیشتنی پێداچوونەوەی خولی جیهانی UPR ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نەتەوەی گرتوەکان ڕەوشی مافەکانی مرۆڤ لە تورکیا تاوتوێکرا. نوێنەری 193 وڵاتی ئەندامی نەتەوەی گرتوەکان بەشداریان لە دانیشتنەکە کرد و پێشنیارەکانی ساڵی 2020 بۆ تورکیایان هەڵسەنگان. نوێنەرانی وڵاتان لە دانیشتنەکەدا ڕایانگەیان کە تورکیا لە بواری مافەکانی مرۆڤدا زۆر پاشەکشەی کردووە. لە راپۆرتی پسپۆڕانی کۆنسەی مافەکانی مرۆڤی نەتەوەی گرتوەکانیش زانیاری بەرفراوان دەربارەی پێشلکاریەکانی مافەکانی مرۆڤ لە تورکیا خراە ڕوو و جەختیان کردەوە لە ڕووی سربەخۆی دادوەری و ئازادی ڕادەربڕین و ئازادی گربوونەوە و ڕێخستن و هەلومەرجی زیندانەکان و تێکۆشاندژی جیاکاری پێشلکردنی مافەکانی مرۆڤ لە ئێستاشدا بەردەوامە. هەروەها لە راپۆرتەکەدا بەبێ ناوهێنانی ڕێبەرۆجەلان باس لە هەلومەرجی گۆشەگیری کرا و ڕایانگەیان هەبوونی گۆشەگیری درێژخایەن قبوڵ ناکرێت و وتیشان لە تورکیا جیاکاری لەسەر بنەمای زمان و ئیسنیک و ئاین دژی کەمینەکان بەردەوامە. هەروەها جەختیشان کردەوە لەسەر پێشلکردنی ماف و تونند و تیژی دژی ژنان لە تورکیا. لە راپۆرتەکەیشدا تیشکخرایە سەر پێشلکردنی مافەکانی منداڵان و پەنابەران و ئاوارەکان و ڕەفتارە نایاسایی و ناحەقیەکان کە لە ڕووی کۆمەڵایەتی و کەلتوری و پەروەردا دەکرێت. لە بڕیارە راپۆرتەکەی گروپی پێداچوونەوەی خولی جیهانی ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نەتەوەی گرتوەکان دەربارەی تورکیا لە چەند ڕۆژی ئایندەدا بڵاو بکرێتەوە. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە ناسنامەیگەری لایەکی شەهیدی ئاشکرا کرد کە لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بۆ ڕاگەاندووە. هاوڕێمان ئەرین مارینۆس کە لە بەرامبەر هێرشە داگیرکاریەکان لە ڕێزەکانی پێشەوە بوو وەڵامی داگیرکەرانی دایەوە و بە ئیرادەیەکی بەهێزەوە شەڕی کرد. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە تێکۆشانی ئازادی کوردستان لە هەرێمەکانی پاراستنی مدیا بەرخۆدانێکی وهای ئافران کە لە هیچ سەردەمێکدا نەبینراوە. هاوڕێمان ئەرین مارینۆس لا بڵندترین ئاستا بووە نوێنەری هێڵی پەکەکە و پاژەک و بەو ئیرادەیە گەیشتا کاروانی نەمرە. ئەرین با دڵخوازی تێکۆشان و بەشداربوونی بەهێزیەوە بۆ هاوڕێیانی بووبە نمونەیەک و لە هەرێمەکانی پاراستنی مدیا بەشداری چەندین تێکۆشان بوو بە هاوڕێیەتی بەهێز و هەڵویستی پێداگریانەیەوە لەسەر هێڵی ڕێبەرۆجەلان با شێوەیەکی سەنگین هەموو بەرپرسیارەتێکی خۆی جێبەجێ کرد. هەپەگەڕای دەگەنە سەرخۆشی خۆمان لە تەواوی گەلی کوردستان و بە تایبەت لە بنەماڵەی شەهیدان دەکەین کە میلیتانێکی هێژای وەک هاوڕێمان ئەرێن پێشکەشی تێکۆشانی ئازادی کردووە. زانیاری لاسەر ناسنامەی ئەرین مارینۆس بەم شێوەیە خراوە تاڕوو. ئەسما تەکین بە ناسناوی ئەرین مارینۆس لە جولەمەرگ لەدایک بوو لە ئابی ساڵی 2022 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بووە.
پارتی یەکسانی دموکراسی گەلان دەم پارتی ڕێگان ئەمڕۆ لاهۆڵی مەراسمی پەرلەمان مەراسمی پرسە و هاوخەمی بۆ ژیاناوی سری سوریا ئوندەر پەرلەمانتاری دەم پارتی و جێگیری سەرۆکی پەرلەمان هاوکاتشان ئەندامیشاندی ئیمراڵی دەم پارتی بەڕێوە دەچێت هەر بە پێ بڵاوکراوەکەی دەم پارتی لا کۆبوونەوەی گشتی پەرلەمانی تورکیادا یادکردنەوەیەک بۆ ژیاناوی سری سوریا ئوندەریش بەڕێوە دەچێت. لە زۆرینەی شار و شارۆچکەکانی باکووری کوردستان و تورکیا پرسەی شەیدی ئاشتی و دموکراسی سوری سوریا ئوندەر بەردەوامە و دوێنش هەزاران کەس بەشداریان لا پرسەکەدا کرد. بەشداربووان جەختیان کردەوە کە دەبێت تێکۆشانی ئوندەر مەزنتر بکرێت. لە پرسەکاندا لە شارەکانی ئاماد ڕەحامەڵاتی ئەدەنا مرسین ئەنتالیا ئیزمیر هەزاران کەس لە لایەنە سیاسیەکان ڕێکخراوە مەدەنیەکان و توێژە جیاوازەکان بەشداریان کرد. لەبارەی کاریگەری و ڕۆڵی سوریا ئوندەر ئەندامیشاندی ئیمراڵی دەم پارتی کە لە چەند ڕۆژی پێشوودا بە نەخۆشی دڵژیاناوایی کرد مامۆستای زانکۆ جعفەر عەلی لە باشووری کوردستان دەڵێت ژیاناوایەکەی وای کردووە لە ماوەیەکی کەمدا زۆرترین کاردانەوەی هەبێت. ئەمەش وا دەکات کاریگەری هەبێت لەسەر پرۆسەی سیاسی تورکیا و هەروەها پرۆسەی ئاشتی. بەو جۆرەی نابێت کە بڵێن پرۆسەکە بە ئاستی شکست دەگەێنێت یاخود پرۆسەکە بەرەو شکست دەبات. بێگومان کەلێن دروست دەکات بەڵام کەلێنەکە پێم وایە ئیمکانیت و توانە و وزە و تاقی سیاسی و چالاکی زۆر گەورە هەیە لە باکووری کوردستاندا کە بتوان ئاسان ئەم کەلێنە پڕ بکەنەوە. ڕاستی ئەمە پێمان دەڵێت کە ئەوەندەر چەند مرۆڤێکی گەورە بوو، چەند مرۆڤێکی ئاشتی خواز بوو، مرۆڤێک لە ناو دەوڵەتێکی فاشی، مرۆڤێک لە ناو کۆمەلگایەکی تا ئەندازەیەکی گەورە فاشیست، کۆمەلگایەک دەوڵەتێک کە زیاد لە 100 ساڵە دەرفەتەکانی دیموکراسی و ئازادی ئینسان و بە تایبەت ئازادی بۆ گەلی کورد لە ئاستی زۆر بەرتەسکدا هێشتۆتەوە. سیاسیەکی باڵا بوو، سیاسیەک بوو بەڕاستی توانی ئەمەی باوەڕی پێێتی تەوزیفی کا لەسەر ئەرزی واقع لە ڕووی تیۆریەوە باوەڕی بەچی هەبوو ئەو پرەنسیپە مرۆیانەی باوەڕی پێی هەبوو لە ناو سیاسەتدا بە ئەخلاقەوە تەوزیفی بکات. ئەمە یەکێک لەو پرەنسیپە زۆر گرنگانەیە کە ئەوەندەر تێیدا مرۆڤێکی باڵا بوو. هەم ئەم باڵا بوونەشە وای کردووە لە ئەردۆگانەوە بگرێتاوەکو دەگاتە بەڕێز ئۆجەلان، لە سەلاحەدین دەمیرتاشەوە بگرێتاوەکو دەگاتە مەسعود بارزانی، لە یەکێتی نیشتیمانیەوە بگرێتاوەکو دەگاتە باقی حیزبە سیاسیەکانی تر لە پارچە جیاوازەکانی کوردستان وە کۆی سیاسیەکان و لە دەرەوەی ناوەندی کوردی و سیاسەتی کوردیشدا نیگەرانی خۆیان بەرامبەر بەم لە دەستدانی ژیان ئاوایی پیاوێکی گەورەی، سیاسێکی گەورەی، مرۆڤ دۆستێکی گەورەی، ئاشتیخوازێکی گەورەی وەکو ئەوەندەر دەردەبڕن. بەڕێوەبەرایەتی گشتی ئۆپەراسیۆنەکانی یاسایشی هەرێمی کوردستان لەبارەی ئەنجامدانی چەند ئۆپەراسیۆنێک دژی چەتەکانی داعش لە سنووری پارێزگای کەرکووک و پارێزگای سلێمانی ڕێگەیان لە ئۆپەراسیۆنێکی هاوبەشدا لەگەڵ بەڕێوەبەرایەتی هەواڵگری سەربازی عێراقی لە 29 مانگی ڕابردوو کێوماڵی ناوچەی جەوەل و دەوروبەری لە سنووری پارێزگای کەرکووک کراوە و مۆڵگەکانی داعشش لە ناوبراون. هەروەها دەست بەسەر هێندێک مادە و بەڵگەنامەدا گیراوە. ئاماژە بۆ شتەکەن لە چەند ئۆپەراسیۆنێکدا لا نێوان سی نیسان بۆ 4 ئایار بەڕێوەبەرایەتی گشتی ئۆپەراسیۆنەکانی یاسایش لەسەر بنەمای بەدووادا چوون و زانیاری هەواڵگیریەکان توانیویانە 5 چەتەی چالاکی داعش کە خەریکی خۆڕێخستنیان لە سنووری کەلار چەمچەماڵ هەڵەبجە و سلێمانی بوون بە مادەکانی دووچواری تێرۆر دەستگیر بکەن. سەبارەت بە پرۆسەی چارەسەری وڵام نەدانەوەی پرسی ئاشتی لەلایەن دەوڵەتی تورکیاوە محەممەد نەزیف قادری ئەندامی دەستەی کارگێڕی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کۆمیتەی ڕێبەرایەتی کۆمەڵەی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران دەڵێن ئەگەر دوژمنانی کورد بیانەوێت با هەڕەشە گەلەکەمان لە مافە سیاسی و فکریەکانی نەتەوەیمان دوور بخەنەوە ئەوان ناتوانن هەروەها دەشڵێن دەبێت دەست بەجێ بەڕێز ئۆجەلان ئازاد بکەن. بە نەزەری ئێمە بزوتنەوەی سیاسی کورد لە باکوور
زیاتر ڕێگای دیالۆگ و گفتوگۆ بگرێتە بەر بە قازانجترە، چونکە خەباتێکی ڕەوایە گەلی کورد لە باکووری کوردستان ئێستا دەرەتانی خەباتێکی سیاسی و مەدەنی ئەو ڕۆیی هەیە بۆ توانی وانە سیمای سیاسی و مافخوازی خۆیان بە ڕای گشتی بناسێنن. ئەوتە پەیامی من هیوام ئەوەیە پرۆسەی نوێ کە دەستپێکی قۆناغێکی نوێ لە سیاسەتی ناوچەی و سیاسەتی جەهانیە بتوانێت ئەو چاوەڕوانی کۆمەڵانی خەڵک هەیەە هەم لە پارتی کرێکارانی کوردستان و هەم لە دۆستانی بزوتنەوەی کورد بتوانن زیاتر تەسیرگوزار بن لەسەر ئەوەیش دەوڵەتی تورکیا زیاتر بە پیری ئاشتیوە ببێتەوە بە پیری چارەسەری سیاسی و هەروە دابینکردنی مافەکانی گەلی کورد لە باکووری کوردستان. وەکو لایەنی خۆمان دەڵێن ئێمە پشتیوانیمان لە خەباتی ڕەوای خەڵکی کوردستان لە هەموو بەشەکانی کردووە بەبێ شەرت و مەرجیش. چاومان لەوە نەبووە کە مەسەلەن ئایا پشتیوانیمان لێکرێتەوە یا ناکرێتەوە. پێمان وابوو ئەرکێکی ئینسانیە، ئەرکێکی شۆڕەژێرانەیە. ئەگەر ئەوەی بێ پێش هەموو شتێک دەبێت لە شوێنێکی زۆر ڕسمیە وەزارەتی ناوخۆ ڕسمەن ڕای بگەێنێ کە پرۆسی ئاشتیمان دەست پێ کردووە. بەڕێز ئۆجالان کە میعماری ئەو پرۆسەیە بێت و سەرۆکی پەکەکەی ئەو ئازاد بکات بێتە دەرەوە و ئەگەر قەرار بێت تەنانەت ئەو بەحسی پەکەکەیش بێ دەبێت لە کۆنگرەیەکی ئازادانە و ڕاشکاوانە. لە هەنگاوێکی مێژوویدا بۆ کوردانی ئەوروپا لە دەرەوەی جوگرافیای کوردستان یەکەم زانکۆی کوردی لە ساڵی 2026 دەکرێتەوە و گەشتی ئاکادێمی خۆی دەست پێ دەکات. زمانی سەرەکی زانکۆکە لە ئەڵمانیا دەبێت و لە کوردی دەبێت و با کورمانجی و سۆرانی وانە دەوترێتەوە. هەروەها لە بواری زانستە کۆمەڵایەتەکان و ئەندازیاریشدا بێڕای زمانی کوردی با زمانی ئەڵمانی و ئینگلیسیش وانە دەوترێتەوە. زانکۆکە بەنیازە جگە لە فاکەڵتی پزیشکی کۆمەڵک پرۆگرامی بەرفراوانی بەکالیڕوسی و دەرچوون پێشکەش بکات بە تایبەت بەشەکانی خوێندنی کوردی، ئەدەب، زانستە کۆمەڵایەتەکان، ئەندازیاری. پێگەی زانکۆکە لە هەمان ئاستا دەبێت کە لەگەڵ دامەزراوەکانی تری خوێندنی باڵا لە ئەڵمانیا دەبێت. یەکێک لە ئامانجە گرنگ و بنەڕەتیەکانی زانکۆکە لە دوورمەودا بنیاتنانی و هێنانە ئارای کوردیەکی هاوبەشی ئاکادمیە لە نێوان شێوەزاری کورمانجی و سۆرانیدا. سەرۆکی کۆڵبەندی ئەڵمانی کورد دکتۆر یونس بەهرام دەڵێت پرۆژەکە بۆ کوردانی ئەوروپا قۆناغێکی گرنگی ئاکادمی و کەلتوریە. هەروە دەشڵێت بیرۆکەی دامەزراندنی یەکەم زانکۆی کوردی لە ئەڵمانیا دەگەڕێتەوە بۆ کاتی شۆڕشی ڕۆژاوە و دەشڵێت ئەو کاتە هەنگاوی قوتابخانەی سەرەتایی پەروەردەی کا کوردی هەبوون لە ڕۆژاوە بنەماڵەکان دایانوت منداڵەکانمان با چ شێوەیەک زانکۆ بخوێنن. لەمڕۆدا لەو ئاستەداین و وڵامی ئەو پرسە و خەمەی بنەماڵەکان دەدەینەوە. گەشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.